بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم. ئەمڕۆ یەکی دەبوو لەمڕۆوە لە عێراق موچەی خانەنشینان دابەشەکرێت. هێشتا لە هەرێمی کوردستان خانەنشینان و موچەخۆران موچەی مانگی هەشت و نۆیان وەرنەگرتووە لە کاتێکدا زیاتر لە 600 ملیار دینار نزیک بە 655 ملیار دینار بە دووسێ گوژمە لە بەغاوە هاتووە. بەڵام حکوومەتی کاربڕێکەری هەرێم بەقی ناچوە و دەڵێت تاوەکو تەواوکاری موچەم بۆ نێت من دابەشی ناکەم. لەم کاتەدا کە ئێمە لە بانگەشەی هەڵبژاردنین دەسەڵات ئەوەنە بێباکە بەرامبەر بە هاوڵاتیەکانی دوو مانگە موچەی وەرنەگرتووە. دەمانەوێت بزانین هۆکاری ئەم سەرکێشی و بێمنەتی دەسەڵات بەرامبەر بە موچەخۆر و هاونیشتیمانەکانی چییە؟ ئەم بابەتە شرۆڤاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاروان حەمەساڵاح ئابووری ناس و چاودێری سیاسی کە بە سوپاسەوە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لەگەڵمان میوانە. دکتۆر جان بەخێر بێت. سپاس کایدانە خوا بەخێر بێت. سپاس بەعزیز. ئەگەر لەوە دەست پێ بکەین لە حکوومەتی عێراقی فیدراڵ دەسەکرێت بە دابشکردنی موچەی خانەنشینی بۆ مانگی دا. دوو مانگە لێرە موچەخۆران و خانەنشینان موچیان وەرنەگرتووە. جارێ بڕای تۆ لەم کاتەیە وەک لە پێشەکە گەشاوتم کە دەسەڵات خواخوایەتی لەم بانگەشەی هەڵبژاردنەیە بە حسابی خۆی دڵی کەسی لێ نەڕەنجێ. ئەم بێباکی و بێمنەتیە چییە لەم خەڵکە هەیەی پارەکەی لایە دابەشی ناکات؟ سەرەتا بە ناوی خوای گەورە سپاس بۆ جەنابەت و بۆ ئەم بەرنامە تایبەتە کاکدانا. سلااو و ڕێزمەیە بۆ بیسەران و بینەرانی کەناڵی پەیام و بۆ هەموو هاوڵاتیانش بەداخەوە کە بێئومێدیەک دروست بووە، بێئومێدیەک لە چارەکردنی ئەو قەیرانانەی کە بەشێکی هەر لەنەوەیەکەوە دروست بووە کە زانیمان چۆن ئەم حکومەتە دروست بوو، ئەوەی کە قوڵ بۆ کەشفی کرد کە ئەمانە هی حکومڕانی نین لە 2014 کە قەیران دروست بوو. چونکە خەڵکی قیادی خەڵکی باش ئەوەیە کە لە قەیرانە عەقلی بە چارەسەر بشکێ، نەک لە قەیرانە بڵێ وەڵایەتی لێمان قەومەوە بێەوە بەرگەگرن. باشە تۆ ئەبێ ینی لە سیستەمی حکومڕانیە قسەیە گەی لە ئاستی دەوڵەتی ئاکرێ. ئەڵێ خراپترین جۆری حکومڕانی لەسەر زەوی، خراپترین جۆر یەک میقیاسی هەیە. چییە؟ ئەوەیە ئەگەر هاتوو لە کاتی قەیرانە ئەوانەی حکومت دەسەڵات بەڕێوە ئەبەن هیچ زیان ناکەن، میلەتەکە زۆرترین زیانکە. کامە لە هەرێمی کوردستان بووە لە کاتێکە کە قەیران دروست بێت زیانبەردی یەکەم و کۆتایی میلەت بێت. ئەمە کە ئاڵێ خراپترین حکومەت، خراپترین دەسەڵات، خراپترین جۆری حکومڕانی ئیتر بە هەموو مەفهومێک کە ئەڵێ دەسەڵاتێک وابێ کەواتە ئەم دەسەڵاتە ناشەفاف، کەواتە ئەم دەسەڵاتە نانیشتیمانیە، کەواتە ئەم دەسەڵاتە ئەسڵەن هەڵبژاردنەکەی نەزیه نییە بۆ یەک گوێنایە، ئەسڵەن ئەم دەسەڵاتە هیچ سیستەمێکی نییە بۆیە کاتی قەیران نەبێ هەموو کەس زەرەرکە، ئەبێ دەسەڵات زەرەکە، ئەبێ بە پرسەکان زەرەرکە، یعنی کارەساتە. نەوت سەربەخۆ ئەفرۆشی ئەو شکستە گەورە هەتا ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە لە کۆڕ و کۆبوونەوەیکی حیزبیە محاسبەی وە نەکراوەکە کە ئاشتێورامی لە چکونێکە. تۆ بەرپرسی تر ئامادەی هەموو دزی و گەندەڵیەکە بۆ ئەڵێک چۆن لە ئاشتێورامی خۆش بوون، منیش خۆشە بن. باشە کارەساتە تو ئەم هەموو قەیرانە دروست کرێ، قەرزاری 34 ملیار دۆلار بێ موچەیی، ئەوە جادە و ڕێگاوبان، ئەوە خزمەتگوزاری ئاو و کارەبا، ئەم هەموو گرفتە یعنی ناتوانانی بڵێ فڵان کەس، ناتوانانی بڵێ فیسار کەس بۆ لەبەرەوەی ینی دادگایەکی سربەخۆی وا ئەوەی کە پەیوەند بە حکومەتەوە بێ، پەرلەمانێکی ئەکتیوی شەرعی وامانیە لێ پێچینەوە کرێ کە لە وڵاتێکیشان لێ پێچینەوە نەبوو، کابرا گوێ بە لێپێچینەوەی خوای نایە، بە عەزاب و قەبر و قیامەت هەر گوێی لێ نییە. باشە ئەوەی دنیایەکە ئەمێنێ کە سونەتی خوایە و دایناوە سیستەمی پاداش وستا لە هەموو سیستەمێکی ئیداریە هەبێ، هەر چۆن لە سەردەمی پێغەمبەریش هەبوو، غەڵەتت کرد ئەبێ باجەکەی بێ، چاکیشت کرد لەم دنیا و لەو دنیاش. ئێمە هیچیان نە سیستەمی سزا و پاداشتی دنیایی نە بڕواشیان، ینی بۆیە ئەمەی کە ئەگوزەرێ بۆیە بن ینی ارتجاعی قسەکە ناکەم، ئەمە علمیە. ئەم سیستەمە بەپێی ئەو معیاری کە دەسەڵات هیچ زەرەرێ ناکات، یەک موچەی حیزبی نابڕێ، بارەگا موچەی لێ نابڕێ،
تەلەڤیزیۆنەکانیان بەرەو پێشەچێت ڕەتلی سیارەکانیان زیاکە کەم ناکە خەڵکی تریش داهامەزرێنن بۆ خۆیان سەیرەکی هاوڵاتیانیش سەیرەکی ئەو وەزعەکەیانە ئێمە ناوەنی چی بۆیە ئەمە بەم مقیاسە بێ قسەی من و تۆ نییە قسەی ئەو خەڵکە تۆڕێژ نییە ئەمە قسەی پسپۆڕانی بواری حکومڕانی ئەمە خراپترین جۆری دەسەڵاتداری و بەڕێوەبردنە. بەس دکتۆر هەموو جارێک حکوومەت دەسەڵاتدارانی حکوومەت باسییان لەوە کردووە سوپاسی خۆڕاگری خەڵکەکەین ئێمە باش ینی ئەمە بەڕاستی ئەمە لە چی کە تۆ باسیەوەکی بەس خەڵک زەرمەند بووە ئەوانیش باز لە خۆڕاگرن بەڵام ئەم خۆڕاگریە یا ئەم زەرەرە تووشی خۆیان نەبووە خۆ دەڵێیت وەڵڵاهی من لێت ناشارمەوە هەندێک گرفت لە ناو حیزبەکان و لە ناو هەموو سیستەمی سیاسی ئەحزاب چونکە عادەتەن گرفتی اقتصادی و سیاسی کە دروستە بێت ئەگوازرێتەوە بۆ حیزبەکان بۆ بینی حیزبەکان لە بینی حیزبەکانیشە زۆرجار ئەگوازرێتەوە بۆ ناو خودی حیزبەکانیش باشە من پێم وایە من نامەوێت بچمە سەر ئەو تۆنەی کە حیزبێکی دەسەڵات پێی خۆش بێ یا دەسەڵات بە نوعێکی تر بێوێ بە جۆرێک تر قسەکە من باسی کۆی سیستەمی حکومڕانیەکەم کە بەداخەوە و ئەو ئاوە پیسە ئەو ئاوە ژەهراویە ئەم گەندەڵیە ئەمڕۆ نەڕێژراوە بەڵام کاک مەسرور بارزانی کە ئەم دەسەڵاتە وەرئەگرێ هەرچەنە لە هەوڵا کۆمەڵی ئاماژەیە کە ئەوەندە قەرزارین نەوت ئەبوایە بەو جۆرە نەبوایە بەڵام بەڕاستی ئەبێ شەفافتر بێ لەگەڵ خەڵکەکەیە بڵێ من قاسەیەکم وەرگرتووە هەرچیەکمە هەچ کەسێکمە لە حیزبەکەیە بەڵام بن بەم جۆرە وەم گرتووە بۆ لە بەرمێژی خۆی ڕابردوەکەیەتی و لەبەر داهاتی خۆشی بۆ لە بەرەوەی تێکەڵ نەکرێت ئەگەر پێی وایە کابینەکانی پێشوو بەڵێ سەربەخۆ فرۆشتنی نەوت لە هەوڵەوە ئێمە کاتێکە وەکو خەڵکێکی شارەزار لێکۆڵەت هاوارمانە کرد ئەمە خراپە خەڵک سەیری لێ هاوایی بەخۆ ئەمە تەبعاً سیاسەتی شەزانی ئەمان زانی لە زەرەرمانە بەس لەو لاشەوە هەنێ حیزبی معارەزە هەبوو لەگەڵ ڕێزمە بە ناوی پۆپۆلیستیەوە کاتێکمان زانی لەگەڵ ئاشتی هەورامی خەریکی کۆبوونەوەن ئەی ئاشتی هەورامەیەک دووسێ حیزبی معارەزە بخەڵەتێنێ دووسێ کەسی بە حساب نوێنەری معارەزە لە پەرلەمانە بخەڵەتێنێ ئێستا ئەوانەی ئاشتی هەورامیان ئەوەی ئاشتی هەورامی خڵەتانینی ئێستا ئەوانەی ئەم هەڵبژاردنە خەڵک بخەڵەتێن باش قسەکە سەر ئەو قسە خۆیەک دقیقە باس لەوکە ینی ئەوەی کە لە نەوت سەربەخۆ فرۆشرا و سیاسەتی ئابوووریە خۆی یەک شەخص لە نێو حکوومەتە یان سەرۆکی کابینەکەش تەنانەت بڕاری لێ نەیەوە ینی حیزبی پاڵپشتی ئەم کەسە بە هەمویانەوە پاڵپشتی بوون نەک پاڵپشت من بۆ شایەتی ئێڵم بۆ مێژوو ئێڵم حیزبی معارەزەش هەیە دوور لە ئێوە حیزبی معارەزەش هەیە هەمووی بە ڕێژەیەک حیزبی معارەژە بە بێدەنگی بەشدار بووە کە بێدەنگ بووە یعنی ڕازی بووە حیزبی ژەیە داوای داتە ئۆرقامی کردووە خەڵەتێنراوە و بڕوایشی کردووە بەڵێ ئەو کاتی ئاشتی هەورامی کە موچەکە یعنی ئێمە ئاماژەمان ناوتمان موچە ئەبڕدرێ موچەی هەوڵەتانە بڕێنەوە سەربەخۆ بفرۆشرێ و لە پەرلەمانیش ئەم ئاماژەیە درا و هەندێک لایەنی سیاسیش ئەمە ئاماژەکانە بەڵام ئاشتی هەورامی جوابەکەی ئەوە بووە ڕقم و حساباتی هێناوە کە بە پلانی خۆی نزیکی تاوەکو ساڵی 2016 لە 15 بۆ 16 بەرەو سەرتر بیگەێنێتە ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل باشە و توێتی لە ساڵی ئەوەندای گەینە 500,000 کە بۆی حساب کردوون و توێتی موچەکەش ببردرێ ئێمە موچەی خۆمان بەسەر و زیاوە دۆئین بەشی پاری و بەرهێنانیشمانەیە هەمویان وتوانە ئامننا زۆرێکیان وتوانە ئامننا بەڵام لە سیاسەتا خەڵەتاندن نییە کەس ناڵە وڵی داوای لێ وڵی تۆ گوناحی خەڵەتای باش لە سیاسەتا کە خەڵەتای ئەوە خۆ دینی بەڵام ئەگەر مووقیفێکە دەبێ بڵێ من ئەوەم قوبوڵ نییە ئەتوانی مووقیفت هەبێ و خەڵکیش پشتیوانین تەکا بۆ داهاتوو بۆیە ئاشتی هەورامی هەندێک معارەزە باسم کردەوە ناچمە سەرەوە باسە ئێمە سەرۆی ئێمە ئەمە هەڵەیەکی ئاسایی نەبوو ئوستاز ئەمە ئەوە نییە شەقامێ بێ بە تەندەر و دوای شەقامەکە خراپ بێ پرۆژەیەکی نیشتە جێبوون خراپ بێ ئەمە پێی ئەوترێ هەڵەی استراتیجی هەڵەی استراتیجی ئەوە ئێمە ئێستا نزیکی 10 ساڵ تێپەڕیوە باجێین بڕوا بکە بە 20 تریش تەعاان نەوت یەک قاعدەیە هەڵەی استراتیجی لێ نەوت تا تەنها باجەکەی دارایی نییە و باجی سیاسیشی هەیە کە ئێستا ئێمە بە فەستە بە خۆفرۆشتنی نەوت
وڵاتانمان خەبەر کردەوە لە نیازی خۆمان بەغدامان خەبەر کردەوە بە ڕیفراندۆمیش هەر بە تەواوەتی خبەرمان کردەوە. ئوستاز ئەمە ڕۆژ ئێستێمە ساڵێک و چەند مانگێکە نەوتەکەش ڕاگیراوە بەو حسابەی کە لە بەغداوە موچە بێت بڕیاری دادگای فیدرالیشە لە ئێستاە کە موچە دواکەوێ بە 2 مانگ جارێکە یا ئێستا 755 ملیار دینار هاتووە باشە حکومەت یێرەم دابەشی ناکە ئاڵە من چاوەڕی تەواوکاریم ئێستا ئەمە هەرێم شەڕ بە بەغا فرۆشێ یان بەغا شەڕ بە هەرێمە فرۆشێ بەڕاست. کاک دانەگیان من لە ئێوە دووبارەیەکەمەوە تقریبان لە سەرەتای ئەمساڵ من لە یەکێک کەناڵەکە ئاسمانەکانەوە بە سەریحی وتم باشە ئەم پرسە بۆیە چارەسەر ناکرێت چاوەڕی ڕووداوێکن شەڕی غەزە دەستی پێ نەکردمەوە چاوەڕی ڕووداوێکی ئیقلی من چکە بە حکمی ئیشوکاری ئێمە هەندێ ئەم لاولامان هەیە لە ڕووی ڕاوێژکاری لەگەڵ 2 دەستگای نێودەوڵەتیە باشە و دیراسی شتەکانەکەین ینی ئەوەی کە لە دەرەوە ئاگادارن بڕواب کە ئاگاداری گیرفانی بەرپرسەکانیێنە ئەوەی ئەوان ئاگادارن کە لێرە چی ئەگوزارێ لەوانەیە مەکتەبی سیاسی حیزبەکانی خۆشان نەزان ناڵم سەرۆکەکانیان هەموو شتی ئاگادارن زۆر جار راپۆرتێک گێت باز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە باز لە عێراقەکە ئێمە ئیدیتینێکە شتێکە بۆ نمونە ئەچێ بۆ یەکێکی تر لە قەتەر چێ بۆ بەم جۆرە ئێمە ئەو کاتەکە شەڕەکە دروست نەبوو بەڵام ئاماژە هەبوو ئاماژە لە ڕووی سیاسی و لە ڕووی لێدوانەوە بە یەکەم شت ئاماژە چی بوو لە موقعێکی سیاسە باسم کرد عەجبایەتیان لێ هات دوایی وتم من قسە بۆ کێیەکەوەمان ئەمە کابراها خەیاڵی ئەوەیەتی چەند بیرەنەوتی هەبێت ئاماژەی سەرەتایی بۆ ئێمە بەڕوونی باسەکەم کە چۆن وێنە گەورەکان ئەدرێ لە یەک ئاماژە یەکەمەوە بوو کاتێک کە پەیوەندی ئیسرائیل و سعودیە لەگەڵ ئیسرائیل لەگە هەندێک وڵاتانی ڕەشەڵ بەرەو ئاسایی بوونەوە ئەچوو لێرەیە ئەمە لە زەرەری هەندێک وڵات بوو و بە جدیش غەزە پێی ناخۆشە فەڵەستین پێ هەندێک وڵاتی ئیسلامی حەقیقی پێی ناخۆشە هەندێک وڵاتی هەرەمایەتی ئەمە پێی ناخۆشە بۆیە بە هەموو ئاماژەکان کە وێنەکانمان لە یەک چاوەڕی گرمەیەک بووین کە ئەبێ ڕووبە بۆیە ئەوەی کە ڕوویە لە مانگی ئۆکتەبەرا ڕووبیە دوایەوە ئەم قۆناغبەندیانە من پێم وایە من بە سەریحی بیڕم حیزبی کوردیمان هەیە کە هەنێگەیە خەڵک لە دەرەوە بیری بۆ ئەکاتەوە با ڕاشکاو بم لەگەڵتانە هەنێ عەقڵی استراتیجی هەیە بە پارەیەکی زۆر کڕیوانە بیریان بۆ ئەکەنەوە چی بکەن بەڵام گرفتەکەوەی ئەو پارە زەرفە سەرفەکەن استراتیجی بیرەکەنەوە بۆ خۆیان بەڵام بۆ میلەتەکە نیە بۆ خۆیان بیرکردنەوەکە بۆ میلەت نییە چۆن خۆیان ئینقاسکەن بۆ نمونە من ئەزانم باش دەرکیان بەوە کردووە باش دەرکیان بەوە کردووە کە زیاد لە ساڵێکە چۆن ژمارەی هاوکێشەکانیان ناوە لە یەک لە ڕووی سیاسیەوە ئەوەی کە ئێمە ئیزانین و ئەوەی کە کۆمەڵ ناوەندی استراتیژیش لەگەڵ ئەمانە کە من ئاگادارم خەریکن شتەکانیان بۆ ئێن لێک ئێمە ئەو کاتە وتمان تقریبەن ئەوە نزیکی دەمانگە بێ زیاتریش بوو ئەو شەڕە دەستی پێ نەکردبوو وتمان دەسەڵات چاوەڕێی بۆ دۆخێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووبا و عێراق تێوە گلێ و ئەم مەوزوعە لەبیر بچێتەوە بە تۆمار هەیە ئەنی ئەو کاتە قسەیەکی ئەمەهین بوو ناوانی ئەوانە ئێستا تقریبەن لەوایە عێراق تقریبان قولی هەڵکردووە و قاچی چێتە ناو قوڕەکە بەڵام ئێستا شەیڵم عێراق بەو جۆرە تی ناکەوێت کە یەمەن و لیبیا و یەمەن و لوبنان و ئەوان تێکەوتن چکە عێراق قوڕە نازدارەکەیە گیرفانی پڕە پارەیەکی زۆری هەیە نەوتێکی زۆری هەیە تاکە شتێک کە ئێران و ئەمریکا لەسەری کۆک بن ئەوەیە عێراق ئەمنێتی زۆر تێک نەچێت بەمەرجێ میلیشاکان تۆزێک بەگوێی سوودانیکەن ئەمریکاش کە دژی ئەوانەوە سێولیانەیە ئەویش تۆزی حسابی سەروەری خاکی عێراقە گرفتەکە بێ ئەم دوانە سوودانی دەستی ناشکێ بەسەری چانە لە هەنێک لێ دوانمانە بۆ دەستگای دەنگی ئەمریکا و ئێران ئەمانەمان ڕوون کردێتەوە ئەمەی کە ئێران دیسان ئەوە سەرکردەی حەماس کوژرا بۆ بەیانەکەی خەڵک چاوەڕێ ئەکرد ئیسرائیل وێران کرد بەس ئێرانی خۆ ئێمە تەعامل ناکە بە عاتفی ئەوانە لێوا وتمان ئێران زۆر بە وریای مامەڵاکە ئەزانێ ئەگەر تۆڵەکاتە چی ڕوایە تۆڵە نەکاتە بەڵام لەمەیانە بەڕاستی ناڕاستێکی گەورە کرا لە بەرامبەر بێدەنگەکە ناچمەوە تەفاسی باش ئەچمۆ سەرچی ئەم ڕووداوە خەریکە عێراق قاچی تێەکەوێت لێرە ئەگەر عێراق ڕوو لەمە بکە پێم وایە دووشەشی ئەمانە بە ئینە سەرۆ جا ئەمان تا ئێستا دەسیەکەن بە موچە و ناینێرێ و لیستەکە بە مەزبوطی نار دیقەت بە هەروەکو جورعە مانگ حەلیەکە ناوێ
ڕێکەوتنێکی کۆنکرێتی بۆ 4-5 ساڵکە چونکە چاوەڕێی حەدەسێکە بێگومان لەمەوەی پێشوا حەلیان کرد بە حساب تا یەکیە تا ئێستا ئاراستی ڕووداوەکان بەداخەوە من تەمەنا ئەەکەم ئیشەڵا دوعای چەندێک خەڵکی مەزلوم گیرا بێت دوعای ینی ئاراستی ڕووداوەکان بە جۆرە بە لە قازانجی خەڵک بێت بەس تا ئێستا ئاراستی ڕووداوەکان بەو جۆرە بێت من تەمەناکەم حکوومەتی عراقی بە جۆرێک نەبێت کە بشێوێ لە عێراق و لە عێراقی شابشەوێ هەرێمی کوردستانیش لە هاوکێشەکە بۆ خۆش نەبێت ئێستا وەک باسم کرد 755 ملیار دینار هاتووە یمانگی هەشت یعنی باز لەوەکەن 240 ملیارێک نەقسەیە یعنی چەند مانگەم حکوومەتی هەرێمە بەداهاتی ناوخۆ بەداهاتی مەرزەکانی بەداهاتی نەوتی بە قاچاق فرۆشرا و تەنکەری ناتوانێن پارێ تەواکۆ تەکمیلێکە و موچەی مانگی هەشتی فەرمانبەرانی بە کە نایدا بۆ زۆر بە ئاسانی توان ئەزانی چۆنە لە هەموو دەسەڵاتێک ئەو کارێکی پێوتی کێسە ڕوونم کردەوە نایە شتەکە بە کۆنکرێتی حەلکە لەبەرەوەی ئەو ڕووداوی ئەو چاوەڕێیە کرد دەنگی نزیک بێتەوە بە تەواوەتی ئەو چاوەڕێیە کرد بەڵام لەوانێت درک بەوە نەکا یان با بڵێ ئایا ئەو هاوکێشێکی خوێندێتەوە پشتی ڕووداوەکان کە لەگەڵ لە عێراقا ئەم شەڕە تۆق بێتەوە هەرێمی کوردستان زۆر خەتەر لێ قەومێت ئەمە یەک بۆیە شتەکان زۆر بە ئاسانی حەل نایە بەدەسەوە چونکە گرفتی دارایی باتە دەست بەغدا دەسەڵات بیرەکاتەوە یعنی من موچەکەیش نەیەم ئەی چۆن بتوانم بە پاس خەڵک بێنم بۆ بانگەشەی هەڵبژاردن چۆن ئەتوانم فشارکەم لە دایرەکان چۆن کەس ناتوانێت فشارکە ینی بەڕاستی بڕبڕەی پشتیمانەوەی ئەوان بندیوارە ئەو پارەیە کە ئەتوان ئەوە ڕایگرن بەری بنەوە بۆیە ئەم کاتە نانەویست باشە دکتۆر ئێستا بە هەر کەسی خاڵێکی تر کە باسیەکەی ئەڵێ ئایا پیانە درێ بەڵە زۆر بە ئاسانی پێهات ینی پارە هەیە هەڵە بڵێ پارەیەکی باشەیە بەس کێشەکە ئەوەیە حکوومەت پارەی ینی شەفاف ئەم پارانە بە شەفافی ناچێتە لای حکوومەت و حکوومەت تەوزیعیکە لای حیزبە بەڵێ دەسەڵات پێش ئەچێتە گیرفانی حیزب ئیشی خۆی پێیەکە بندیواری خۆی پێیەکە کاتی سیاسی خۆی پێ بەکارهێنێ و دوایەوە ئەگەر ویستی ئەیا بە حکوومەت و حکوومەت تەوزیعەکە نەشی ویست نایە و بۆ جۆرە کە ڕواایە بۆ خاڵێکی تر ئەوەیە ئێمە با سەیری ئەولەویاتی ئەم حیزبانە بکەین ئەولەویات زۆر گرنگە دروستە لە وڵاتان کە حکوومەت تەشکیلەکەن ئەگەر 4 ساڵ جارێک بێت تشکیلی حکوومەت هەموو ساڵێک ڕاپرسی ئەکەنەوە ڕیزبەندی خەمەکانی خەڵک ئیعلانەکە لە ئەستی حکوومەتە بۆ نمونە وەبسایتێکی عالەمی هەیە دایە بەزێنێت بۆ نمونە 15 خەمی هەیە کارەبا ئاو گرانی گاز جادە و ڕێگاوبان گرانی دەرمان ئەڵێ ئەمانە ڕقەمی لێ بە کامە لای تۆ گرنگترینە ئەمە لە کۆی ئەم هاوڵاتیانە تەبعا ئەوانەی کە مافی دەنگیانە ئێتەوە بۆ لای حکوومەت دەڵێ ئەم ساڵ گرنگترین شت کارەبایە ئەم ساڵ بە دووەم شت ئەوەیە سێم شت ئەوەیە ئێمە بارەگای حیز بەڵێ وەڵا هێزایی خۆی چی بکەین باشە بیر لەوە ناکە ئەولەویاتی خەڵک چییە بیر لەوە ناوکرێتەوە یعنی تۆ دیقەت بە چەندێکە هاوارمان کرد بەخوا لەم بەرنامەی ئێوە و لەگەڵ کاک حەکیمی کاندیدیشە باشە چەندە باسمان لەوە کرد ئەی هاوار ئێوە چی ئەکەن لە 600 لە 2016ەوە لە 600 باج و ڕسوماتان زیاد کردو لەسەر خەڵک موچەش ئاوای لێ هاتووە ئێوە دەستان خسۆ دەبینی خەڵک ئەمە خەڵک تووشی ئینهیارە بێت ئەمە زۆر ناواقعیە والله ئەو پارەش خەڵک نایە خۆتان زەرەکە دکتۆر ئێستا بە تازە ئەڵەن وەڵایی با بچینەوە پیایە بە هەر کەسێکی عەقڵی لەم کاتی دەنگدانەیە ئەبێ ئەم حیزبانە وەدەسەڵات بە تایبەت موچە خۆران بدا چۆن قیرتاوی کرد کۆمەڵە بابەت و شتی کێ بکات بۆی خەڵک بەڵام ئەم زۆر بێمنەتە یعنیەوە 2 مانگە موچە نایەت و پارەشی لە بەردەستایە ئەم بێمنەتی لە چیەوەیە بە عیلمی بۆ باسکەم بەڵێ باش لە ڕووی ئیداریەوە دوو شت هەیە کە خەڵک هەر نەیا بۆی باش بێ یەکەم ترس دووهەم هاندانی چی هاندانی معنەویەتە بۆ من ئەوە تێ ئێمە ئەوە تێ بۆ نمونە حکوومەت ئەگەر موچە نەیە دەسەڵات ئەگەر موچە نەیە لە چیە ترسێ لە دەنگدان لە چیە ترسێ لە پەرلەمان لێ پرسیینەوەی لەگەڵاکا و ئیسیجوابی کا و
استقالی پێ بکە بوو لە دەنگدان نەترسێ سەریکە. خەڵک بچێت تۆڵی لێ بکاتەوە ئەخر ئەمە بۆچی؟ پرسیارە ئەسە جدیەکەیە. پێتەڵە. ئەو باسیەکەم بۆ ئێنو سەر ئەمە هەڵبژاردنەکە ترسی هەڵبژاردننی نییە ترسی پەرلەمانێکی خاوەندە سەڵاتی نییە ترسی دامەزراوەیەکی بە دوواداچوون و لێکۆڵینەوەیەکە لە زۆرینەی وڵاتان دامەزراوی بە دوواداچوون و هەڵسەنگاندن یا لێ پرسیینەوە لەسەری حکوومەتیشەوەیە بۆی هەیە لە هەموو وەزێرە پێچێت و عقوبەیشی بە بەشێکە لە پەرلەمان لە دەسەڵاتی تەشریعی لە دەسەڵاتی یاسا محکەمە و داد لە چی ئەترسێ لە هەڵبژاردن لە ناڕەزایی لە خۆپشاندان لە چی ئەترسێ ئەمە ترسەکەی ڕەویوێتەوە باشە کێ هەیە بچێ خەڵاتیکە کەس لەسەری خۆی نابینە خەڵاتیکە کێ هەیەانی چاوەڕێ ئەوەیە بۆم لە سەرۆک ئەو لێرە کابرا احتراب بە سەرۆکی حکوومەتی ئەولا ناکە ئەوژ احتراب بە جێگیرەکەی ناکە ئێستا ئەڵێ وەڵام من ئیشی باشەکەم بۆی جێگیرەکە بڵێ من ئیشی باشەکەم بۆی سەرۆکی حکوومەت بدەست خۆش وەزیرەکە بڵێ من ئیشی باشەکەم بۆ ئەوەی خەڵکەکە دەنگم باتەوە هەر کابرا قاچی چوە ئەنجومەنی وەزیرە ئیتر ئەڵێ تەواو چی بکەم من ئەوەم هەبێ ئەوەم هەبێ ئەوەم هەبێ ئەوەم هەبێ ناڵێ من چیکەم بە ڕۆسووری لێ دەرچم کاکەم ئێمە بە یعنی بێ ئومێدیش نەبین بەڕاستی خەڵکمان هەیە وەزیر بووە خەڵکمانە بۆ مدیر عام بووە یعنی دڵخۆشە خەڵکمان هەیە پەرلەمانتار بۆ ئەمانە هەمووی جێ دڵخۆشین نمو نەبوون بەڵام بەڕاستی زۆر کەمن من زۆر جار لەگەڵ کۆمەڵە خەڵکی سیاسیە باسەکەین ئەڵێن خۆ سوور ئێستا من ئەگەر فلانشت و فلانشت و فلانشت ڕەتەکەینەوە باشە فلانشت ڕەتەکەینەوە خەڵک بێ عجیبە ئەوە تۆ نابی بە پەرلەمانتار ئەوە تۆ ناوی بە ڕاوێژکە تۆ ناوی بە فلان حکمی و ڕەتەکەی تۆ ئەڵم عادە دوای ئەبێ ڕەتی نەکەێتەوە بچی دەوڵەمە بی با ئێمە وانە بین با لەم وڵاتە لە ماوەی ئەم 30 ساڵات دە کەسی تیا بێت کە نە بە پارە بخڵەتێ نە بە پۆست بخڵەتێ نمونەی جوانمانێ کاکە من لێرەوە ناویێنم ڕۆژێ لە ڕۆژان کۆمەڵ نەبووم مامەسا عومەر گوڵپی یعنی شاهدی کۆمەڵ و غێری کۆمەڵیشی بۆیە چ زەرێکی کردووە زەرری مادی کردووە بۆ لەبەرەوەی تەعان نمونەمانێ لە یەگرتووە هەمانە لە گۆڕانی کۆنیشا خەڵکمان هەبوو باش بووە ئێستا لەوانەیە خەڵکێک بپرسێ فلان کەس وڵات سیاسی نەبووە نەیزانیوە باش وەکو فلان کەس بیخوا کاکە ئەو ئێستا قوربانی ئەیە بۆی بمێنێتەوە ناوی بەس کابرا پارە و پۆستی لێ بۆ بە ئامانج لە کاتێکا خۆی ئامرازە بەس هەر یەک جاکەڕۆی ئەڵەن چی بەجێهێشت ئەو پەڕی 3 ملیۆن دۆلاری دکتۆرەوەی تۆڵی جالێرە بۆی باسەکە هەڵبژاردن ئێمە ئەبێ تەرکیزمان لەسەرەوە بێ ناوی هەموو خەڵکە باشەکان کە ئەمێنەوە بە باشی هەموو کەس غەڵەتەکە بەڵام لای کەمی کابراکە خەڵەتەکاڵێ ئەوەندە دەسەڵاتمە بۆ ئەوەش داوا لێ بردنەکەم و ئەوەندەشم پێ کراوە بەڵام ئەو خەڵکەی تریشی کەوا ئەزانێت چوونە حکوومەت یا هەندێک تێکەڵبوون لەمان لێرەوە ئەمە لەکوێ هێنامان لەوەی هێنامان وەزیرەکە گەندەڵی ئەکا هیچ حساباتێکی لەگەڵان ناکرێ تەنها نەفسەتی خۆی ئەمێنە لە وڵاتە بۆی ئەڵێن کەمینەیەکە بە پاکی ماوێتەوە بۆ لەبەر وجدانی خۆی پەروەردەی خێزانی خۆی پەروەردەی حیزبەکەی زۆرجە حیزبەکەیشی خراپە لە معارەزە هەمان بووە کەسەکە خۆی شخصەتی باش دروستە پامەکە گەشت ئێستا تۆ هیچ لێ پرسیینەوەی نەماوە ئەم حکومەتە موچە نایەت دەسەڵات ببوورە ئەڵی دەسەڵات لە هەڵبژاردن ناترسێ بەس وانە دکتۆر ئەگەر نەترسێ کارتی دەنگدان بە هێز ئەمریکانی کۆ ناکاتەوە تەلەفۆن بۆ خەڵک ناکە ئەم هەموو پارێ تەخشان و پەخشان ناکە ئەم هەموو پارێ سرف ناکە ئەم لاو ئەو لاو چی ناکەن بە یەکتری ئەگەر ترسیان نەبێت هەڵبژاردننی ئەم جارە عراق بەڕێوەی ئەبا باز لەوە کرێ ئەگەر بکرێ ئەم حەدەسانەی ئەم شەو کە ڕوویا و ئەمەی کە هەیە لە گۆڕەپانەکەی ئەگەر دوای نەخا لەوانەیە خەریتی سیاسی هەرێمی کوردستان بگۆڕێ بەڕاست کاکدانەگیان خۆی زۆر جار شتێکی پێوتە سەڤایڤڵ استراتیجی استراتیجیمانەوە چۆن بمێنیتەوە تووشی قەیرانێ بووی بەڵام گرنگەوەی لەسەر پێی خۆبەستی زۆرجار ئەم هەڵبژاردنە بۆ هەنێ حیزب هەیە گرنگە ئەگەر 10 کورسی هەبێ 5 هەبێ ئەبێ خەڵک دوعاکە ئەمانە لە ناو نەچن چونکە ئەمانە کۆمەڵە خەڵکی جوانیان هیچ نەبێ قسەتە ناو کۆمەڵگە ئەمە گرنگە جارێ من چاوم لەوە نییە حیزبێک کە خۆم بەدڵمە ناوی ناهێنم 3 حیزبم بەدڵە 4م بەدڵە 10 کاندیدم بەدڵە ناو هەموو حیزبەکانە کاکە حیزب هەیە عەرز و ئاسمانی لەگە بەس کاندیدێکی زۆر جوانی باشی تەقدیم کردو ئەڵەم لای کەمی خوا بکە ئەمانە بمێنن حتا وەزعێک وەکەوەی کە جەنابە باسەکەی ڕووبا ئێمە بتوانم خەڵکە باشان لە شوێنێکی باشە بتوانێت خەڵک قیادی ئیشێکی پێ بکەن یەکێ توی پارتی کە ناترسێ زانی قسە گرفتەکە لە چییە لە چییە گرفتەکە لە چیایە
لە مۆزوعی ناترسێ لەوەی کە بێپارە بێ لە هەڵبژاردنە، ناترسێ لەوەی کە چی بێوێ ئەتوانێت بە میدیاکەی بیکە، ناترسێ لەوەی کە ئەگەر بارەگای حیزبێ بسووتێنێ فڵان کەس بەر شەقکە هەرچیە بکە کەس لێ پرسیینەوەی لەگەڵاکە ساحە بۆ خۆی تەختە. ئێبا دەنگ دەر محاسبە دەنگ دەر بە محاسبەیەکە باش دەنگ دەر چێ محاسبەیەکە یەکەم استراتیژیم حیزبان نازانین چی ئەم دەسەڵاتە چۆن خەڵک بێ ئومێد کەم بڕۆی بە هەڵبژاردن دەمێنن بەچی ئەبوو جۆری کەیکە کاکە حیزبی معارەزەی بچووکی مزەیەفە بۆ دروستەکە ئەڵێ کاکە تۆ شتێکی گەورە ناوێ داوای لێبوردنەکەم ئەوەمان نییە چونکە ئەوە منافەسەی ئێمە ئەکا ئەوە گرمەگاڵەیە دروستە بێ ئەوە 2009مان لێزینەوە بێتەوە ئەوە فڵانمان لێزینەوە بێتەوە کاکە وەرە بام عاملەیەکەین هاوکاریتانەکەین شتێکی بچووک دروستکەن و ئێوە لێ دەرچن و ئێمەش لێ دەرەچین کاکە دەدی کابراوتی دنیامان دیوە باشە خەڵکمان نازانێ بەڕاستی نایزانێ بەداخەوە من ئەڵام من بۆ ئەم من هاتوومەتەم بەنامە بە تایبەت لەگەڵ جەنابتە لای خۆشم نووسی مە ڕاشکاوانە کاتی هەڵبژاردنە ئێمە ئەگە خەڵک ڕازگۆ نەبێت لەگە خەڵکە ئێمە هیچ منەتێکمان دی نە بە پۆست نە بە پارە نە بە حیشتێک ڕاشکاوانە ئەوەی بۆ خەڵک باش بێڵێ باشە من ئاماژەیەکم کوتم ئەوەی ئاشتی هەورامی خڵەتانوێتی ئێستا خڵەتاوەکانە یانێ خەڵک بخڵەتێن هیوادارم مەسجەکە گەیشت بێت ئەوە بینەر لێ تێبگە ئەبە بینێ لێ تێبگە خەڵکێ گاشتی هەورامی خڵەتانوێتی لە خۆی و حیزبەکەی ئێستا هاتووەڵێت چی چاکەم وڵات چاکەم حیزب یعنی بەدەر لە هەموو شتێکی ئەوەمان من تەمەنا ئەەکەم زۆر زۆر سەرکەوتوو بن بەڵام بەڕاستی لە دەسەڵات ئەوەی کە زەرەری زۆر زۆر زیاتر ئەیە ئەوانەیە کە وەکو سەرابێک خەڵک ڕاکا بە دوای و دوای هیچیش دەناچێت باش وەکو ئابووری ناس وەزائیدەن تەنفیسی ئەم تووڕەیی خەڵک بکرێت کاکە من لەگەڵ ڕێزمە ینی کۆمەڵ هەیە یەکگرتو هەیە بۆ منەوەی نوێ هەیە نەزانام گەل ئێستا دروست بۆ کۆمەڵێکی ترەمانە خاڵێک ترێتەوە سەر ینی ئێستا حیزبی تازە دروست بێ کۆمەڵە حیزبی تر هەیە کۆمەڵەشتی تر هەیە کە معارەزەشن تەسەوڕەکەی بانگەشەکانی وەکو دەسەڵاتە بۆ دەسەڵات ئەوەندە دروی کردووە ئەچێ وعدی لاستیکیە ئەمانش فێرم وعدی لاستیکیە بەڵام دەسەڵاتی ژێ وەکو معارەزە سەخۆی دەرەخا وەڵام معارەزە من دیراسەیەکی زۆر وردیم کردووە و هیچم لەسەر نەوتووە بەڵام بەڕاستی من لە دوای ئەوەی مەلعەبەکە زۆر بەودی دیراسەم کردووە و چی ئاماژەیەکی لە پشتە گۆڕان ئەیود ئەی گۆڕین ئەوڵە ئەی ڕوخێنێ یعنی کێسە گرفتەکە لەوایە یەکێتی حچی بۆ معارەزە نەهێشتەوە نە بە شیعات نە بە هەڵسوکۆت بەڵام گرفتەکە چییە خەڵک سەیری ڕابردووەکە خەڵک ئەوەی شەکە لێ داهاتووە ئەی بەجددی ئایا ئەتوانێت ئەم شتانەکە ئێستا کە موچە خۆر موچە وەرناگری خۆ موچە خۆری سلێمانی ژۆری ناگرێ خۆ داهاتی ژێ لە سلێمانی وانێ دکتۆر خۆر لە هەولێر نییە ئەمە یعنی ئەگەر وایە گرفتەکەوای کاتی خۆی بیرتە لە یاسای بودجەیە ینی یەکێتی زۆر شانازی بۆکەی و فەقەرەیەکمان جێ کردوتەوە ئەگەر بێت و سەرۆک وەزیران لە هەولێر نادادیە بکایە پارە نەدرێ بۆ سلێمانی ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ بەغداد ڕێەکەوین ئێستا 2 مانگە موچە خۆریش لە سلێمانی موچەی وەرنەگرت و یەکێتیش وەکو پارتی لێ بێدەنگە وایە یەکێتی لە ژێرەوە کێشەیەکی نییە لەگەڵ هەژماری منیشە بەتەمان ئێمەش خۆمان عیبارکەین نابجددی ئەمە ناکرێ ئێمە بۆیە هەوڵتم ئێمە شەڕی کەس ناکەین و شەڕی بە وکالەتیش ناکەین و ئەوە فەقیریش نین بین شەڕ بۆ یەکێ بکەین کە خۆی لە حقیقەتە کەسەکە واژ نەکە ئەی ڕازگۆ نەبێت لەگە خەڵکەکەیە یەکێتی بێ یا پارتی بێ باش و ئەمەی کە ئەکرێ بیبێنەوە سەر ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارە ماوە ڕەبتیکەینەوە بە یەک سوورەکە کە بۆ ناترسن لە بەروی پاریان هەیە ئەتوانە کەی بیانە بەکاری بن تەسەوەرەکەی من پێرێ بوو وا بزانم شەشی بەیانی هەستاوم بە تایبەت وتمە قەرەباڵخی نییە زۆرینەی بەشی سلێمانی گەڕاوم بەس دیقەت بە دەسەڵات چ فلێکس و چ تەسویقێکی بانگەشی هەڵبژارد نەکە ئێکاکە لە فەنی تەسویقی سیاسیە ئەمە تەسیری بتێنێتەوێت ئێمە میلەتێکی عاتفین بڕۆ هەم قەبارەی فلێکسیان جیاوازە عەدەدی فلێکسیان جیاوازە وەڵڵا کواڵەتیشان جیاوازە با بە حیزب هەیە تەنها بە ڕیکلامی ڤیدۆیەکان واز لە فلێکس و واز لە کۆبوونەوە و
واز لە پارە بەخشین هەموو ئەم شتانە بێنە تەنها چەند ڤیدۆیەکی ڕێکلامی کە کردوێتی $1,800,000 شتێکی وایە هەر ئەم ماوە بکەمە کە هێشتا چەندێک ڕۆشتووە ئەم پارەی لەکوێ بوو؟ ئەم پارەیە بەخوا لەگەڵ ڕێزمە پارەی موسیۆ خەڵینە سەر ئەوەی کە واز ینی هەندێک حیزبی شێ ینی دەسەڵاتیش نییە بە سێرەکەی ویژەڵە وەڵاهی من بە هەژاری و بە فەقیر ئەی باشە ئێوە چوویتە پەرلەمان ئەی دوای حیزبەکە چۆن بەڕێوە بێ دوای چۆن کێشەی خەڵک حەڵەکە هەر بە فەقیری ئەی تۆ ینی بەڕاستی گرفتەکەوەیە زە حیزب شارازی بە فەقیریەوەکە باش ویستمە پرسیارێکم وەکو ئابووری ناسە نە فەقیرەکەی ئەوان ڕاستە با ڕازگۆ بن لەگەڵتا نە فەقیرەکەی ئەوان طبیعیە کە گومانی لەسرە نیشانەی پرسیار کە من بە اختصاص و بە تەجوبەی سیاسی و بە اختصاصی علمی ئەیسەلمێنم کە بەقەدەر ئەوەندەی پیان نەکرێ ئیکەن ببنە جێ یەکێتی پارتی لەوان خراپترەکە باش و نە ئەوەی ئەوان طبیعیە ئەو فەقیر خۆ نیشاندانە نە بەڕاستی ئەم تەخشان و پەخشانەی ئەمانش طبیعیە ئوستاز وەکو ئابووری ناسێک وەزارەتی داراییمان هەیە ئەمە لە هەرێم حکوومەتێکی هەرێممان هەیە لەو کاتێک کە بەغام و چانەرێ لە مانگی دوی تۆزێ ئەو خۆمان فەرموو لە مانگی دوی ئەم ساڵەوە ئەم جار وەزارەتی دارایی ئێمە وەزارەتێکی دارایی پرۆفشناڵە دکتۆر بەڕاست چی وەزارەتی دارایی ئێمە وەزارەتێکی دارایی پرۆفشناڵە لیستەکانی وەزارەتەکە ناوی چییە؟ دارایی و ئابووری دارایی و ئابووری تەسەوەرێکی حیچیان بێت من لە توێ پرسم حیچیان نییە دارایی باوەڕ ناکەم کاتی بەرنامەکە هەبێ ینی بە تەفاسیل نە دارایی ئەوەیە نە ئابووری ئەوەیە ئیشیان چێمە بڕوا بکە ژمێریێت تەبعاً باشە لە شوێنی خۆیان بەڵام وەزارەتێکی گەورە گوران دڵنیا بە ژمێریارەکەشی بۆ نەماوەتەوە هەر بۆی نەماوەتە بیبژێرێ پێی ئەڵەن ئیعلانیکە کوا پارەکە تۆ حەقە نەبێ ئیعلانیەکە باشە من ناوم نابوو لیستی شەرمەزاری ماوەیە کەمپەنە ئیعلانیەکە ئەی دوای چۆنە درێ لە بانکەکانە ئەدرێ ئەمە ئەگەدون سیاسەتی دارایی چییە؟ ئەمە هیوادارم وەزیر گوێی لێ بێ ئەگەر ئەم معلوماتی بیستی بێگە نەشی بیستی بێ ئیسفادی لێ بکە و بە دەوروبەرەکەشەوە باش کە خەڵکی باشی تایە تەبعاً ئەگەر گویان لێ بگیرێ سیاسەتی دارایی ئەوەیە بزانی چەندت پیا کردووە باشە ئەوە باسی ڕابردووە ئەڵێ بۆ نمونە لە ئێستا مانگی بۆن ئەگەینە 12 ئەڵێ 2014 چەندە پیا کردو لە کۆتایی 2012 ئاواکە وەزارەتی دارایی ئەمە بە سیاسە داراییەکەی بێجگە لە ئابوووریەکە کە مۆزوعێکی قوڵترە بەس لە داراییەکە ئەبێ لە مانگی 12 بزانێ ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی چەند بوو کەواتە بەشێکی پەیوەندی بەڕابردووەیە قۆناغی دووهەمی ئەوەیە ئەی بە عەقڵیەتی ئیقتیسادی کە ئابووریەکە ئەکا چی بکە بەو داهاتە چۆن خەرجیکە ئەمانەی هەیە هیچی ئیشی ئەوە نییە کو ئەسڵەن وەزان داهات لەکوێیە باش ئەو لیستانی کە نێرێ بۆ بەخات ئەوە هەر بەڕاست گرفتی تایە لی نازانن بانقەز وای نێرنیا حکوومەتی عراقی بەڵکیان پێگرێت کاکسوەران عومەر خۆ ماڵی ئاوە بێ شڕوشی تاڵی دەرهێنا ئێتن ئەگەر من ڕقەمەکانی ئەوم لایەوە ئیزافش مێ پێویست ناکە ئیزافە خەمەسەری بەڕاستی شتەکان هەمووی ڕوونە بەس کاتێک ئەڵەم دەسەڵاتە ناترسێ میدیایەکی گەورە ئەم میدیا گەورە سەیریکە کە لێرەوە ئەم شتورەیەکە بۆەکە دووەم دوو ئەیکاتەوە سێەمە ئەیکاتەوە چوارەمە ئەیکاتەوە ئینگلیزی پێوتێک کۆنسیستنسی بە بەردەوامی ئەم درۆیە لە خەڵکیەکەن بە حەقیقەت درۆکە ئێکاکسۆرانە منم فڵانە کە حەقیقەتەکەش پیشانەیەین ئەو تۆزە بە شەرمە شتێ بڵاوکاتەوە ئەمیشان ناوێرێ ئەویشان ناوێرێ ئەڵێ بەخوا دیارە ئەمە زۆر معلوماتەکە دەقیق نییە باش یا بەقەدەرەوەی کە خەڵک خۆشێوێ چکە تۆزە درەنگی جاتێک دوو دەقە کاتماوە بە وڵی وەزیری دارایی ئابووری وەڵڵاهی دڵسۆزانە پێڵم لێرە ئەڵام سوێن بەخوا کە سوێنم خوارد هیچ مەجاریتیانە سوێن بەخوا بۆ مێژی خۆی بۆ مێژی بنەماڵەکەی لای کەمی بۆ حەج کەسیان کامل نیەتیان چێوێت سوێن بەخوا قازانجێتی بۆ ڕابردووی خۆی بۆ داهاتی خۆی دەست لەکار بکێشێتەوە چە تازە ئەڵەم ئەگەر منای چەنەکە پێی ئەڵەم چەنەکە ئەیڵەم بەڕاستی من نازانم نیەتی چییە خۆ ئەکری نیەتی باشە برا قاچی چوەتەنا ئەم وەزارەتەوە باشە ئەڵێ هەفتا عوزری بۆ بینەوە گریمان لە سەدا لەم هەفتە یەکیشان ئەوەیە کە نیەتی باش بێ
بەس توش بۆ نازانێت چی خنیەتی باش خۆی بکردداری گریمان من ئەمە وەکو چاکەیە گەیڵم وەکو نیەتێکی پاگەیڵم ئەگینا لە سیاستان نیەتی باش نییە خەڵک سەیری ڕزەڵتەکە ئەنجامەکە و سفرە ئەوە باش یعنی بەڕاستی زۆر سەربەرزیە نەوەکو هەڵبژاردننیش نەکرێ و دیسانە بەردەوام بێ بڵێ لەوانەیە هەڵبژاردننیش نەکرێ گرنگ نییە بەلامەوە ئەکرێ ناکرێت من دەست لە کارێکێشمەوە لە بەرەوەی بەڕاستی ئەمە نە وەزارەتی داراییە نە ئابوووریە نە پسپۆڕی ژمێریاریشە ئەمە ئۆفیسێکە پێمەڵەن پرنتیکە و لە سۆشال میدیا کاکە ئیشەکەی وەزارەتی دارایی بڕوا بکە بە پێی جێگەکرێ تا دەستخۆش کاتم هیچ نەمەوەڵام من یەک دقیقە وەرەگرم یەک دقیقە زیاتر ئەم وشەکانی ئەم شەو تاران ناوێتی بە قەواری ئیسرائیلەوە چی لە ناوچەکەکە و بە دقیقی چی لە موچە خۆرانی هەرێمەکە و چی لە هەڵبژاردنەکە یەک دقیقە کاتم زیاتر نییە بەڵای بە یەک دقیقە ئەمە هەنگاوی یەکەم ئەوە بوو پرۆسی ئاشتی لە بینی ئیسرائیل و هەندێک وڵات بوەستێنێت چکە بەنهێنی یەکرا ئێستا خەریکە کە ئیسرائیل تۆ جێچێتە پێشەوە هەندێک وڵاتی وەکو سعودی وڵاتانی تر خەریکە بەزمی ئاشتەکە ئێنە پێشەوە من هەواڵا پێشتر وتومە ئەم گەمەی لە هەواڵۆنیا لە سەردەمی هەنی ئەوتم ئەم یاریە لە خۆی دروست نەبووە هەموو هێڵە سوورەکان بەزێراون هێڵە سوور نەما و ئەمە شتی تری بەدواوێ و ئێستا کە ئەمە ڕوئەیە ئەو وڵاتانی کە لەبەرەی مقاومن بەڵێ بەشدارن ئیسرائیلیش ئیسرائیل نییە خەڵک ئیسرائیل وەکو وڵاتێت تێگا ئیسرائیل ڕۆحی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا ئەگەر ئیسرائیل نەبێ ئەبێ خۆی بێشەڕەکەکە ئێستا ئەو وڵاتێکی هەیە دەعمێکا لە ڕووی تەکنۆلۆژیا لە ڕووی مادی لە ڕووی لۆجستی لۆبی بۆ کردووە وڵاتانێکی ئەنی لە هەموو ڕێوەکە بینە سەر مۆزوع زۆر دوور درێژە هەموو رووسیا و چین هەموو شەڕیان ئەوەیە وەکو ئەمریکا لە ڕێی وڵاتێکەوە بێنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حتا ئێستا وەکو ئەمریکا بەهۆی ئیسرائیل و نەیانتوانیوە گرفتەکە ئەمەیە بەهێزی ئیسرائیل بەهێزی ئەمریکایە بۆیە بەداخەوە هیوادارین ئەمە درێژە نەکێشێت چکە زۆر لە دەست دەر بچێ لەوانەیەشتی خراپتر بێ و خراپتریش عراق تێکەوێ بەس تەمەنا ئەکەین تۆزێک دوورتر بێ لێ ئێمە و ئاگرەکەی زووتر زۆر بەڕێز دکتۆر کاروان حەمەساڵح ئابووری ناس و چاودێری سیاسی سوپاس بۆی کە لە من سپاس بە جەناب سپاس خۆشحاڵم زۆر خۆشەویستان تاڵقەیەکی نوێ ئەمڕۆ خواتان لەگەڵ